پادکەستی ئەرەستوو ئەپیزۆدی دووەم ئەفسانە بەشی دووەم. بەخێر بێن بۆ بەشی دووەم لە زنجیرەی ئەفسانە. لە بەشی پێشوو بیستمان کە جیهان لە ناو دڵی خاووس بە چ شێوەیەک دروست بوو، هەروەها لەگەڵ خواوەندە سەرەتاییەکان ئاشنا بووین. شەڕی نێوان ئۆرانوس لەگەڵ گایا و کرۆنوسمان گێڕایەوە و هەروەها چیرۆکی و بەڵایانەی کە کرۆنوس بەسەر مناڵەکانی هاورد بیستمان و لە ئاخریشدا بیستمان کە زێووس ئاخرین مناڵی ڕیا بڕیارە داستانەکەمان بگۆڕێت. ئەمڕۆ ئەمانەوەیە چیرۆکەکەمان لەوێوە دەست پێ بکەین. پێش دەستپێکی ئەم ئێپیزۆدا ئەمەوێت چەند پرسیارێک کە دۆستان پرسی بوویان وەڵام بدەمەوە. یەکەم ئەوەی کەم پادکەستە تەنها لەسەر ئەفسانە و چیرۆک نییە و زۆر بابەتی تر کە لە داهاتوودا ئەیبیسن لەخۆ ئەگرێت. دووهەم ئەوەی کە بەشی ئەفسانە تەنیا زنجیرەیەک ئێپیزۆدا کە لەسەر ئەفسانەکانی یۆنان قسە ئاکات و ئاسی ئەفسانەی جێگاکانی تر وەکو مێزۆپۆتامیا و نۆرس و لەمانە ناکات. ڕەنگە لە داهاتوو باسی ئەوانیش بکەین، بەڵام نە لەم زنجیرە. چەند کەسێک پێیان وتم کە ناوەکان لەم ئەفسانانە ئێجگار زۆرن و وە بیرهاوردنەوە و پەیوەندیگرتن لەگەڵیان بۆیان سەختە. ئەبێ بڵێم کامە زۆر ئاساییە، تەنانەت بۆ منێکیش کە چەندین ساڵە لەسەر مێژوو ئەفسانە و فەلسەفەی یۆنان کارەکەم، زۆر جار ناوەکانم لێ ئەشێوێ. بەڵام لەگەڵەوەی کە هەر ئەپیزۆدێک زیاتر لە دەناوی تێدایە، تەنیا چەند کەسیان لەو ئەپیزۆدا ڕۆڵێکی سەرەکیە گێڕێ و ئەوانی تر ئەگەر گرنگیەکی وایان هەبێت لە دواییدا دیسانەوە باسییان لێکەم و ئاماژە بە چۆنیەتی لەدایک بوون و پەیوەندیان بە خواوەندە سەرەکیەکان و هێزەکانیشیان ئەکەمەوە. هەر بۆیە نیگەرانی ئەوە مەبن. لە کۆتاییشدا ئەوە بڵێم کە ئەم زنجیرە پشت بە کتێبی ئەفسانەکان لە ئستێفن فرایە بەستێت. ئەمە بەو مانانیە کە من خەریکی خوێندنەوەی کتێبێکم بۆتان، بەڵکو من ئەو کتێبەم کردووەتە چەند بەش و هەر جارە و کورتەیەک لەو بەشە بە شەرتێک کە چیرۆکە سەرەکیەکە تێک نەچێت وەرەگێڕمە سەر زمانی کوردی و بۆتانە خوێنمەوە. کەواتە پادکەستی ئەرەستوو پادکەستی کتێبی دەنگی یان ئۆدیۆ بووک نییە. فەرموون با ئەپیزۆدی ئەمڕۆمان ببیستین. کاتێک ڕیا بینی پێنج مناڵە پێشوەکەی بەو شێوە دڵڕەقانەیە لەلایەن کرۆنوسەوە قودران، ئەو ئەشقە گەورەیەی بۆ هاوسەرەکەی هەبوو گۆڕا بۆ ڕقێکی قوڵ. کاتێک زانی بۆ جاری شەشەم دووگیانە، سوێندی خوارد کە ڕێگە نەدات ئەم منداڵە ببێتە ژەمەنانێکی تری کرۆنوس. بەڵام ڕیا بە تەنیایی نەیدەتوانی بەرەنگاری پاشای تایتانەکان ببێتەوە، بۆیە بڕیاریدا بگەڕێتەوە بۆ لای ئەو دوو کەسەی کە کرۆنوس لە هەمووان زیاتر خیانەتی لێکردبوون، دایکی و باوکی، واتە گایا و ئۆرانوس. بەڵام ئەومان باس نەکرد کە چۆن کرۆنوس خیانەتی لە دایکی کرد و هۆکاری ئەوەی کە گایا ئێستا ڕقی لە کرۆنوس هەڵگرتووە چییە. گایا بە سێ هۆکار لەگەڵ کرۆنوس کە سەردەمێک خۆشیەویست تووشی کێشە بوو. یەکەم دووبارە زیندانیکردنەوەی مناڵە ناحەزەکانی گایا، واتە سایکلۆپ و هێکاتۆنەکان لەلایەن کرۆنوسەوە. دووهەم سندنەوەی دەسەڵاتی زەوی لە گایا، پاشانەوەی کە باوکی خۆی هەڵابڕاند و بوو بە پاشای ئاسمان. و سێهەم دڕندەی بەرامبەر نەوەکانی گایا و خواردنی مناڵەکانی خۆی. ئێستا ڕیا کێوی ئۆتریسی جێهێشت و بۆ ماوەی 3 شەو و 3 ڕۆژ بەناو گرد و ئەشکەوتەکانی جیهانە ئاگەڕا و هاواریە کرد: دایکی زەوی، باوکی ئاسمان، گوێتان لە کچەکەتان بێت و یارمەتی بدەن. دوای چەندین ڕۆژ دووبارەکردنەوەی ئەم هاوار و داخوازیە، ئاخری زەوی لەژێر پێی ڕیادا دەستی کرد بە لەرزین و دەنگێکی وەک هەورە بروسکە لە ئاسمانەوە هات. گایا و ئۆرانوس هەرچەندە کرۆنوس دەسەڵاتی لێسەند بوون، بەڵام هێشتا هێزێکی گەردوونیان مابوو. هەر بۆیە بە دەنگێکی پڕ لە تۆڵە وەڵامیاندایەوە و بەهانایەوە هاتن. پێکەوە ئەم سێ کەسە پلانێکی ناوازەیان داڕشت. گایا ڕیای بۆ گردەکانی نزیک کێوی ئۆتریس برد. لەوێ جۆرەبەردێکی تایبەتی نیشاندا کە ڕێک شێوەی پاخلەیەدا. ڕووەکەی لووس و کێش و قەبارەکەی ڕێک بە قەد کۆرپەیەک ئەبوو. گایا وتی: ئەم بەردە بەرەوە وەک کۆرپەیەک بیپێچەرەوە. کرۆنوسی پارانۆی دووبرسی هەرگیز شک بەوە ناکات کە ئەمە بەردە یا شەشەمین مناڵتە. دوای ماوەیەکی کەم نیشانەکانی دووگیانبوون لە ڕیا دەرکەوتن و هەر بۆیە چوو بۆ هەمانە ئەشکەوتەی کە پێشتر مناڵەکانی تری لەدایک بوون. ڕیا بانقەست دەستی کرد بە هاوارکردنێکی هێندە بەرز کە تەنانەت هەورەکانیش لەرزین. کاتێک کرۆنوس بەو هەنگاوە قورسانەیەوە گەیشت و سێبەرە ترسناکەکەی بەسەر ڕیادا کێشا،
تەنها دوو شەیوت: منداڵەکەم بدەرێ. ڕیا بە نمایشێکی پڕ لە سۆز و گریان بەردەپێچراوەکەی دایە دەستی. کرۆنوس بەبێ ئەوەی تەنانەت سەیری ناو قماشەکە بکات یان گومانی بۆ بچێت بەردەکەی خستە دەمی و بە یەک قوم قوتیدا. لە دوای ئەمە ڕیا یەکسەر هەستا و بە خێراییەکی بێوێنە بەرەو دوورگەی کریت بەڕێکەوت. لەوێ لە ناو ئەشکەوتێکی کێوی ئایدا کە لە داوێنی گایە حەشاردرا بوو، جوانترین کۆرپەی جیهان واتە زێوس لەدایک بوو. بۆ ئەوەی کرۆنوس نەتوانێت زێوس بدۆزێتەوە، فێڵێک کە پێشتر پێیوترا بوو ئەنجامیدا. وێشکەی زێوسی بە تەنافێک بە دارێکی زەبەلاحەوە هەڵواسی. زێوس لە ناوەڕاستی ئاسمان و زەویدا هەڵواسرا بوو، ئێستا نە لەسەر زەوی بوو، نە لە ناو دەریا و نە لە ناو ئاسمان. بەم شێوەیە پاشای زەوی و ئاسمان واتە کرۆنوس نەیەتوانی هەست بە بوونی زێوس بکات و بۆی نادۆزرایەوە. زێوسی بچووک لەوێ بەتەنیا نەبوو، بەڵکو گایا بەردەوام هۆشی پێوە بوو، لەگەڵ ئەمەش بە شیری بزنێکی ئەفسانەی بە ناوی ئاماڵتیا و شیلەی دارەبیەکان گەورە کرا. هەروەها ڕیا جارجار بە دزیەوە دەچووە بۆ لای و فێریە کرد کە چۆن ڕقی لە باوکی بێت و بۆ ئەو ڕۆژەی کە ببێتە تۆڵەسێنەری خوشکوبراکانی ئامادەیە کرد. زێوسی گەنج لە ناو سروشتی دوورگەی کریت بە خێراییەکی سەرسوڕهێنەر گەشەی ئەکرد و گەورە ئەبوو. ئەو جۆرە گێڕنەوە زێوس ئەوەندە جوان و درەوشاوە بوو کە تەنانەت سیرکردنیشی ئازاری بەچاو ئەگەیاند. ڕۆژێک کاتێک زێوسی بچووک یاری لەگەڵ بزنە خۆشەویستەکەیە کرد، بەبێ ئەوەی ئاگای لە هێزی خۆی ببێت، یەکێک لە شاخەکانی بزنەکەی شکاند. زێوس بۆ ئەم کاری زۆر غەمبار بوو، بەڵام لێرەدا موعجیزەیەک ڕوویدا. ئەو شاخە شکاوە یەکسەر بە شێوەیەکی جادوویی پڕ بوو لە هەموو جۆرە خواردن و میوەیەکی خۆش کە هەرگیز تاو نەبوو. هەروە کەوتمان ڕیا هەموو کاتێک کە دەرفەتی بۆ بڕەخسایە و بیتوانیایە لەژێر چاودێری کرۆنوس خۆی بشارێتەوە، سەردانی کوڕەکەی ئەکرد. ئەو بۆ زێوسی باسە کرد کە چۆن باوکی ستەمکارە و چۆن جیهان بە ترس بەڕێوە ئەبات. ڕیا پێی ئەوت کە سەرکردەیەکی ڕاستەقینە ئەبێت هاوپەیمان دروست بکات و متمانەی خەڵک بەدەست بهێنێت، نەک تەنها ترس و تاریکی لە جیهاندا دروست بکات بۆ ئەوەی بە قسەی بکەن. کاتێک زێوس گەیشتە تەمەنی 16 ساڵی، ڕیا بڕیاریدا کە کاتیەوە هاتووە کوڕەکەی بە تەواوی فێری هونەری فێڵ و تۆڵەکردنەوە بکات. بۆ ئەم مەبەستە ڕیا کوڕەکەی برد بۆ لای یەکێک لە هاوڕێزیرەکەکانی خۆی، واتە تایتانێک بە ناوی مێتیس. مێتیس کە کچی ئۆقیانوس بوو، بۆ ماوەی ساڵێک زێوسی فێری دانایی، پلانداڕشتن و پشودرێژیە کرد. زێوس هەر لە یەکەم بینینەوە شەیدای مێتیس بوو، بەڵام مێتیس زۆر لەوە زرینگتر بوو کە بکەوێتە داوی ئەو گەنجە سەرکێشەوە و تەنها بۆ ڕزگارکردنی خوشکوبراکانی ئامادەیە کرد و جوابی خۆشەویستیەکانی ئەوی نادایەوە. مێتیس جۆرە دەرمانێکی ڕەشانەوەی تایبەتی دروست کرد کە پێک هاتبوو لە خوێی هاڕدراو، خەردەل، شەربەتی گوڵە خەشخاش و جۆرە مادەیەکی کیمیایی ترسناک. مێتیس دەرمانەکەی دایە دەست زێوس و وتی: ئەمە بەرە بۆ کێوی ئۆتریس، کاتی ئەوە هاتووە جیهان بگۆڕیت. ڕزگارکردنی پێنج خاوەندەکە. شەوێکی درەنگ زێوس وەک خزمەتکارێکی گەنج و جوان چوو بۆ ناو کۆشکی کرۆنوس لە کێوی ئۆتریس. کرۆنوس کە بەدەستی بێخەوی و ترشەڵۆکی گەدەوە ئەیناڵاند، حازر بوو تا بۆ ئەوەی لەم ئازارە ڕزگاری بێ هەموو کارێک بکات. هەر بۆیە کاتێک زێوس دەرمانەکەی دایە دەستی و متمانەی پێدا کە ئەم دەرمانە ئەتوانێت ڕێکارێکی باش بۆ ئازارەکەت بێ یەک و دوو وەک شەربەتێکی خۆش خواردیەوە. دوای چەند چرکەیەک جەستە زەبەلاحەکەی کرۆنوس دەستی کرد بە لەرزین و ڕەنگی سپی هەڵگەڕا. یەکەم شت کە بە هاوارێکی گەورەوە لە دەمی کرۆنوس هاتە دەرەوە، ئەو بەردە بوو کە ڕیا پێشتر وەک فێڵ لە جیاتی زێوس پەیدا بوو. دوای ئەو بەردە موعجیزەکە ڕوویدا. هەر پێنج خوشکوبراکەی زێوس کە ساڵانێکی زۆر بوو لە ناوسکی باوکیاندا زیندانی بوون، یەک لە دوای یەک بە زیندویی و بە گەورەیی هاتنە دەرەوە. سەرەتا هێرا، دواتر پۆسایدۆن، دێمێتەر، هادس و لە کۆتاییدا هەستیا. لە دوای خواردنی ئەم دەرمانە کرۆنوس خەوێکی قورس دایگرت و ئاگای لە خۆی بڕا. زێوس دەستی بۆ داسەکەی کرۆنوس برد و ویستی هەر لەوێ کاری کرۆنوس تەواو بکات و کۆتایی بە ستەمەکانی باوکی بێنێت. بەڵام کاتێک دەستی دایە داسەکە، نەیتوانی چکۆلەترین جوڵەشی لێ بێنێ، لەبەر ئەوەی کەم داسە تەنیا بە فەرمانی گایە بێ هەڵبگیرێ و ئەو فەرمانی لێ بکات. زێوس ناڕەحەت بوو، بەڵام بڕیاریدا کە تۆڵەسەندنەوە بۆ ڕۆژێکی تر دابنێت.
هەر بۆیە پێشەوەی کرۆنوس لە خەو هەڵسێت لەگەڵ براو خوشکەکانی لە کۆشکەکەی کرۆنوس هەڵایان کرد و بەرەو کێوی ئۆلەمپ یان ئۆلیمپوس بەڕێکەوتن. هەڵبژاردننی ئەم کێوە وەک پایتەختی نوێ زۆر گرنگ بوو، چونکە بەرزترین لووتکەی یونان بوو و وەک هێمایەک بۆ بەرزبوونەوەی ئەقڵ و یاسا بەسەر دڕندەیی تایتانەکاندا ئەبینرا. هەر لێرەوە بوو کە چیتر بڕیاریاندا ناوی خۆیان لە تایتانەکان بسڕنەوە و ناوی ئۆلەمپیەکان بە خۆیان بدەن. ئێستا دیمەنەکە وێ نابکەن. لەلایەکەوە 6 خواوەندە گەنجەکە لەسەر لووتکەی کێوی ئۆلەمپ کۆ ببوونەوە و لەلایەکی تریشەوە کرۆنوس لە کێوی ئۆتریس بە تووڕەیەکی بێوێنە بە ئاگا هاتبووەوە. کرۆنوس کاتێک زانی کە چۆن فێڵی لێکراوە یەکسەر خوشک و برا تایتانەکانی بۆ جەنگ کۆ کردەوە. لەلایەکی تریشەوە زێوس ئەیزانی کە جەنگێکی وێرانکرد لە ڕێگایە و بە ئەگەرێکی زۆر ناتوانێت باوکی خۆی شکست بدات لەگەڵ براکانی پلانی باشیان داڕشت. زێوس لەگەڵ هادەس و پۆسایدۆن دابەزین بۆ ناو تارتاروس واتە قوڵایەکانی زەوی، ئەو جێگەی کرۆنوس براناشرینەکانی خۆی واتە سایکلۆپ و هێکاتۆنەکانی لێزیندانی کردبوون. ئەم پلانە پێشتر لەلایەن ڕیا و گایەوە بە زێوس وترابوون و لەسەر هەمان پلان بڕیاریدا تا ئەو زیندانیانە ئازاد بکات. کاتێک زێوس گەیشتە ئەوێ و زیندانیەکانی ئازاد کرد، سایکلۆپەکان وەک نیشانەیەک بۆ سوپاسگوزاری چەکێکی بێوێنەیان بۆ دروست کرد. ئەوان لەناو ئاگری تارتاروسدا چەکی هەورە بروسکەیان بۆ زێوس و هەروەها بۆ پۆسایدۆن نێزەیەکی تایبەتی سێسەر و بۆ هادسیش کڵاو خودێک کە ئیتوانی لە چاوی دوژمنان نادیاری بکاتیان دروست کرد. پاش تەواوی ئەمانە جەنگی گەورە دەستی پێکرد، جەنگێک کە بە تایتانۆماکی ناوی لێبن. ئەم جەنگە 10 ساڵی تەواوی خایاند و تێیدا جیهان بە تەواوی خاپوور بوو. دەریای بێکۆتایی ئەقوڵا، زەوی بە دەنگێکی بەرز درزی ئەبرد و تەنانەت ئاسمانش لە بنشینەکەیەوە ئەلەریەوە. هێکاتۆنەکان کە 100 دەستیان هەبوو لەم جەنگەدا ڕۆڵێکی زۆر گەورەیان گێڕا. تەسەوور بکەن 3 دێوزمە کە هەر کام 300 بەردی گەورەیان بەرەو سوپای تایتانەکان هەڵەدا. تایتانەکان هەرچەندە زۆر بەهێز بوون، بەڵام نەیانەتوانی بەرامبەر بەم هەموو بەرد و هەورە بروسکانەی زێوس خۆ بگرن و هەر بۆیە شکستیان خوارد و بەرامبەر لەشکری ئۆلەمپیەکان چۆکیان دادا. دوای ئەوەی جەنگی تایتانەکان بە سەرکەوتنی ئۆلەمپیەکان کۆتایی هات، زێوس بڕیاریدا کە دەبێت تایتانە شکست خواردووەکان بە توندترین شێوە سزا بدرێن تا چیتر نەتوانن هەڕەشە لە دەسەڵاتی ئەو بکەن. سەرەتا زێوس سەیری ئەتڵەسی کرد، ئەو تایتانە بەهێزەی کە فەرماندەی سوپای تایتانەکان بوو لە هەموو شەڕەکاندا بەورەیەکی بەرز دژی ئۆلەمپیەکانە جەنگا. زێوس سزایەکی بۆ داهێنا کە بە یەک بەر 2 چۆلەکەی پێکوشت. ئەو ئەتڵەسی سزادا تا بۆ هەتایە قورسایی ئاسمان لەسەر شانەکانی هەڵبگرێت. پێشتر ئۆرانوس و کرۆنوس وزەیەکی زۆریان بۆ ئەوەی ئاسمان و زەوی لە یەک جیا بکەنەوە بە فیڕۆدا بوو. بەڵام ئێستا ئەتڵەس ئەم ئەرکە قورسەی بۆ زێوس جێبەجێ کرد. بۆ باوکی خۆشی واتە کرۆنوس زێوس سزایەکی جیاوازتری دانا. کرۆنوس سزا درا تا بۆ هەتایە بە تەنیا بە جیهاندا بسوڕێتەوە و کات و زەمان بژمێرێت. کەواتە کرۆنوس ئێستا بووە بە باوکی کات و بەداسەکەی دەستیەوە کاتە بڕێت و هەموو بوونەوەرە فانیەکان بەرەو پیری و مردن ئەبات. ناوی کرۆنوس لە زمانی ئینگلیسیدا ماوەتەوە و وشەکانی وەک سینکرۆنایزد واتە هاوکاتکردن و کرۆنیک واتە درێژخایەن ئێستش بەکارەبێن. تیر و پشکی خواکان. دوای ئەوەی تایتانەکان تێکشکێنران، سێبراکە واتە زێوس، پۆسایدۆن و هادس پێویست بوو جیهان لە نێوان خۆیاندا دابەش بکەن. زێوس پێشتر دەسەڵاتی ئاسمان و کەشوهەوای بۆ خۆی بردبوو، بەڵام 2 شوێنی گرنگ مابوون: دەریاکان و جیهانی ژێر زەوی. پۆسایدۆن و هادس خۆشیان زۆر لە یەک ناهات و هەر یەکێکیان چاوی لەوە بوو کە ئەوی تر چی ئەوێت تا ئەویش هەمان شتی بوێت. زێوس کە ئەمەی بینی بێزار بوو و هەر بۆیە دەستەکانی خستە پشتی خۆی و دواتر 2 مشتی داخراوی هێنایە پێشەوە. لەناو هەر یەک لە مشتەکانیدا بەردێکی بە نرخ هەشاردرا بوو. یەکیان مرواریەکی شین بۆ دەریا و ئەوی تریان یاقوتێکی ڕەش بۆ جیهانی مردووان و ژێرزەوی. ئەنجامی تیر و پشکەکەوا بوو کە پۆسایدۆن دەستی بۆ مشتی ڕاستی زێوس برد و کاتێک دەستی کردەوە مرواریە شینەکەی تێدا بینی. پۆسایدن لە خۆشیە یەکسەر دەستی کرد بە سەما و هاواری یەکرد: زەریاکان هین منن. هادسیش کە بەردەڕەشەکەی بۆ مابووەوە
هەرچەندە لە ناخەوە زۆر دڵگران بوو، بەڵام بۆ ئەوەی ڕقی پۆسایدۆن هەڵبسێنێت هاواری یەکرد: ئەمە ڕێک ئەو شتە بوو خۆمەم ویست، جیهانی ژێرزەوی هی منە. ڕێک ئەڵەی مناڵی 5 ساڵانن. بەم شێوەیە پۆسایدۆن بوو بە پاشای دەریاکان و هادسیش بوو بە پاشای جیهانی ژێرین و جیهانی مردووان. بەڵام هادس لەگەڵ ئەوەی کە خۆی شاد نیشانەدا، لەو ڕۆژەوە ئیتر هەرگیز پێکەنینی نەهاتەوە سەر لێو. دوای ئەوەی هادس تیر و پشکەکەی دۆڕاند، بەرەو قوڵایەکانی ژێرزەوی بۆ دروستکردنی شانشینەکەی خۆی بەڕێکەوت. هەرچەندە ناوی ئەم هەمیشە مانا و بیرەوەری مردن و ئازار لای مرۆڤەکان دروستەکات، بەڵام هادس بوو بە هێمای سەروەت و سامانیش. هەموو ئەو کانزا بە نرخانەی کە لە ژێر زەویدا ئادۆزرێنەوە و ئەو دانەوێڵانەی کە لە خاکیشدا شینە بن، بەهی ئەوە ژمارەکران. ستێفن فرای ئاماژە بەوە ئاکات کە وشەی پلۆتۆکرات، واتە کەسێکی زۆر دەوڵەمەند، لە ناوی ڕۆمی هادسەوە، واتە پلۆتۆ هاتووە. هادس لە جیهانەکەیدا بەتەنیا نەبوو. ئەو سیستمێکی زۆر وردی لە ڕووبارە ترسناک و کارمەندە سەیرەکان بەڕێوە برد. بۆ نمونە ڕووباری ستیکس کە بە واتای ڕق دێ، وەک سنووری نێوان جیهانی مردووان و زیندوان دروست کرد. کاراکتەرێک بە ناو شارۆنیشی دروست کرد کە وەک کەشتیوان لەوێ وەستا بوو تا ڕۆحی مردووەکان بەرامبەر بە پارەیەکی کەم بۆ ئەو دیوی ڕووبارەکە بگوازێتەوە. هادس تەنانەت سەگێکی ماڵی ترسناکی سێسەریشی بە ناوی کاربێرۆس هەبوو کە ئەرکی پاراستنی دەرگاکانی جیهانی مردووانی لە ئەستۆ بوو. لەم لاوە پۆسایدۆن کەسایەتیکی زۆر جیاوازتری لە هادس هەبوو. پۆسایدۆن وەک ئەو دەریانەی کە حکمیەکردن زۆر توندتیژ، بێئۆقرە و هەندێک جاریش بێسۆز بوو. کاتێک تووڕا بوو، بە نێزە سێسەرەکەی کێشەی بەناو دەریا و زەویدا ئاهێنا و بوومەلەرزەی گەورەی دروستە کرد. بەڵام پۆسایدۆن لایەنێکی میهرەبانیشی هەبوو. ئەو ئاژەڵی وەک ئەسپ و دۆلفینی بۆ خزمەتی مرۆڤ و خواوانەکان داهێنا. بەڵام لەگەڵ تەواوانش پۆسایدۆن هەمیشە چاوی لە دەسەڵاتەکەی زێوس بوو و بەنهێنی نەفرەتی لەو بەختا کرد کە حکمی دەریاکانی پێدا بوو. لە هەمان کاتدا زێوس ئەرکی گرنگی بەسەر خوشکەکانی تریشدا دابەش کرد. هەستیا کە یەکەم کەس بوو کرۆنوس قوتیدا بوو بە خانم و پارێزەری ئاگردان و ماڵ و ناوەندی خێزان. ئەو خوداوەندێکی زۆر هێمن و دادپەروەر بوو کە هەمیشە لە کێشە و شەڕی خواوەندەکانی تر دوورەپەرێزیە کرد. خوشکەکەی تریان واتە دێمیتێر خانمێکی زۆر جوان بوو کە قژی ڕەنگی گەنمی پێگەشتووی هەبوو. ئەو بوو بە بەرپرسی کشت و کاڵ، پیت و بەرەکەت و وەرزەکانی ساڵ. لە کۆتاییدا نۆرەی هێرا هات، ئەو خانمە پڕ لە فەخر و شانازیەی کە دواتر بوو بە شاژنی کێوی ئۆلەمپ. هێرا خوشکێکی تری زێوس بوو، بەڵام زێوس بە جوانی ئەو هێندە سەرسام بوو کە بڕیاری دا بیکات بە هاوسەری فەرمی خۆی. لە ڕۆژی هاوسەرگیریەکەیاندا هەموو دروستکراوەکانی جیهان دیاریان بۆ هێنابوون. لەوێدا چیرۆکێکی سەرنجڕاکێشیش دەربارەی مێشێک بە ناوی مێلیسا ڕوویدا. مێلیسا جۆرە شتێکی تازەی بۆ زێوس و هێرا هێنابوو کە پێشتر کەس تامی نەکرد بوو: هەنگوین. زێوس هێندە بەو تامە سەرسام بوو کە هەنگوینی وەک خواردنی پیرۆزی خواوەندەکان ناساند و ناوی نا ئەمبرۆسیا و گیراوەکەشی ناونا نێکتار. ئەو بە مێلیسیای وت کە هەر کەسێک تامی ئەم هەنگوینە بکات هەرگیز پیر نابێت و نامرێت. زێوس کە زۆر خۆشی لە هەنگوین هاتبوو، بە مێلیسای وت کە هەر ئارەزوویەکت هەیە بڵێ تاوەکو بۆتی بەدی بهێنم. مێلیسا وتی کە ئارەزوومە ئامرازێکم بۆ لە خۆدفاعکردن هەبێت. زێوس ئەم ئاواتەی بۆ بەدی هێنا، بەڵام پێیوت ئەگەر بە هەر کەسێکەوە بدەی و ژەهرەکەت بکەیتە گیانی کەسێکی ترەوە، ئەوە خۆشت ئەمری. زێوس پاش تەواوی ئەمانە ئێستا بوو بە پاشای جیهان، بەڵام هەمیشە مەراقی کەسێکی لە دڵدا مایەوە، ئەویش مێتیسی ڕفێقی دایکی و خۆشەویستی بوو. مێتیس کە یەکەم مامۆستا و ڕێپیشاندەری زێوس بوو، بە شێوازێکی سیر ئێستا لە ناوسکی پاشای خواوەندەکان جێگیر ببوو. چۆن؟ زێوس بە فێڵێک مێتیسی ناچار کرد ببێت بە مێشولەیەک و دواتر قوتیدا. بەڵام مێتیس لە ناو زێوسدا نەمرد، بەڵکو ئەو بوو بە دەنگی ناوەوەی زێوس و هەمیشە ئامۆژگاری دانایانەی پێشکەشە کرد. هەر بەم هۆیەشەوە بوو کە هۆمێروسی شاعر ناوی زێوسی نا مێتیێتا، واتە ئەو کەسەی کە دانایی لە ناو دڵیدا هەڵگرتووە. بەڵام هەرم مێشولەیە ڕۆژێک زێوسی تووشی ژانەسەرێکی زۆر توند کرد. ئەم ژانەسەرە هەنگۆڤەری شەراب خواردنەوەیکی زۆر نەبوو، بەڵکو ژانەسەرێکی گەردوونی بوو
کە تەنانەت خواوەندەکانی تریشی تووشی شۆک کردبوو. هۆکارەکەش ئەوە بوو کە مێتیس لە ناو سەری زێوسدا خەریکی کارێکی زۆر جیاواز بوو. ئەو خەریکی دروستکردنی زرێپۆش و کڵاوخود و چەکێکی زۆر بەهێز بوو. مێتیس لە ناو ئێسک و خوێنی زێوسدا هەموو ئەو کانزایانەی کە پێویستی بوون ئەدۆزیەوە و بە چەکش و کوورەی ئاگر خەریکی ئاسنگریە بوو. ئازارەکە گەیشتە ئاستێک کە چیتر زێوس بەرگەی ناگرت. هەر بۆیە پەنای بۆ کوڕەکەی خۆی واتە هێفایستوس برد کە وەستای ئاسنگەری بوو. زێوس داوای لێ کرد کە بە هەر جۆرێک بێت ئەو ئازارە کۆتایی بهێنێت. هێفایستوسیش تەورە دوو سەرەزە بەلاحەکەی خۆی هێنا و بە هەموو هێزیەوە ناوەڕاستی کە لەسەری باوکی قلیشاند. ڕێک لەو ساتەدا لە ناو قلیشی سەری زێوسەوە خواوەندێک بە زرێپۆشێکی درەوشاوی زێڕین و بە هاوارێکی هێندە بەرز کە ئاسمانی لەراندەوە بازیدایە دەرەوە. ئەمە ئاتێنا بوو، خواوەندی جەنگ، عەقڵ و پیشەسازی. ئاتێنا بەبێ ئەوەی لەدایک ببێت ڕاستەوخۆ لە مێشکی باوکیەوە هاتە دەرەوە و بوو بە خۆشەویستترین مناڵی زێوس. ئێستا کێوی ئۆلام پڕ ببوو لە خواوەنە گەورەکان. زێوس لەسەر تەختەکە دانیشت بوو و لە دەوریشی خواوەندەکانی وەک هێرا، پۆسایدۆن، هێستیا، دێمیتێر، ئافرۆدیت، هێفایستوس، ئارێس، ئاتێنا، ئارتەمیس و ئاپۆلۆ وەستا بوون. بەڵام هێشتا یەک کورسی بەتاڵ مابوو تا ژمارەیان بگاتە 12. ئەم کورسیە بۆ کەسێک بوو کە بتوانێت خێراتر لە هەمووان جوڵە بکات و پەیامی خواوەندەکان بگەێنێت، واتە هێرمیس، مناڵێکی زیرەک کە ئاخرین کەس بوو کە هاتە ناو ئەو کۆمەڵەیە. هێرمیس مناڵێکی هێندە سەرسوڕهێنەر بوو کە تەنها چارەکێک دوای لەدایکبوونی لە ئەشکەوتەکە هاتە دەرەوە و دەستی کرد بە گەشتکردن. ئەو لە یەکەم ڕۆژی تەمەنیدا مانگا سپیە بە نرخەکەی ئاپۆلۆی دزی و بە فێڵێکی زۆر زیرەکانە شوێن پێکانی ون کرد کە ئەویش چیرۆکێکە بۆ کاتێکی تر. بەڵام ئەوەی هێرمسی لە ناو دڵی زێوسدا خۆشەویست کرد داهێنانە جادوویەکەی بوو. ئەو لە قەپاغی کیسەڵێک و ڕێخۆڵەی مانگا یەکەمین ئامێری موزیکی جیهانی دروست کرد کە ناوی نا لایر. کاتێک ئاپۆلۆ ئەم موزیکە خۆشەی بیست، هێندە سەرسام بوو کە مانگاکەی خۆی بە هێرمس بەخشی و لە دزیەکەی خۆش بوویەوە. زێوسیش کە بەم هەموو فێڵ و زیرەکیی هێرمس زۆر پێکەنی بوو، بڕیاری دابی کات بە نێردراوی فەرمی خواوەنەکان و 12مین کورسی ئۆلەمپی پێ بدات. ئێستا ئیتر ئەنجومەنی 12 خواوەندەکە تەواو بوو. جیهان لەژێر دەسەڵاتی ئەقڵ، یاسا و موزیکدا جێگیر ببوو. بەڵام زێوس هێشتا هەستیە کرد کە شتێک کەمە. شتێکی بچوو کە بتوانێت وەک یاریەکی زیندوو لێی بڕوانێت و ژیانی پێوە بکات. مرۆڤەکان، واتە ئێمە. ئەوەی بیستان دووەمین ئەپیزۆد لە زنجیرە ئەپیزۆدەکانی ئەفسانە بوو. لە ئەپیزۆدی سێهەم باسی چۆنیەتی دروستبوونی مرۆڤ و قارەمانێکی نوێ واتە پرۆمتێوسەکەی. ئێوە توانن پادکەستی ئەرەستو لە ئاپلیکیشنە پادگیرەکان وەکو سپاتیفای و کەسباکس و هەروەها ماڵپەڕی ئەرەستو داتمی گوێ بدەن.